28 ساڵە هەرێمی کوردستان خاوەنی حکوومەتە، بەڵام هەمیشە هاوڵاتیانی لە قەیران ژیان دەگوزارێنن. هەرێمێک کە خاوەنی چەندان مەرجی نێودەوڵەتی و داهاتی ناوخۆیی و هەروەها خاوەنی نەوت و کانزای ژێرزەویە، بەڵام هەرکە بەغدا باسی بڕینی بودجە دەکات، ئەم حکوومەتە بەرگەی مانگێک ناگرێ و توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی نییە، وەک ئەوەی ئەم وڵاتە خاوەنی هیچ داهاتێک نەبێ. قۆڕەخکردنی داهاتی وڵات لە دەستی دوو حزبی باڵادەست و دەوڵەمەندبوونی بەرپرس و حزب لەسەر داهاتی گشتی وای کردووە هەمیشە هەرێم ژێرخانێکی ئابووری دارماوی هەبێت و بەرگەی قەیرانەکان نەگرێت. هەمیشە وەک ئەڵێن لە ڕووی ئابووریەوە هێلکان نابێت ناو یەک سەبەتەیەکا بن. کاتێککە بەم جۆرە بوو تووشی گرفتی کەورابی نەوت کە ئەشکێت تۆ ئابووریەکەت هێواش شێواش بەرەو ڕوخانەچێ. حکوومەتی هەرێم ئەبوایە چەندین ساڵ پێشی ئێستا خەزینەیەکی باشی هەبوایە و لە هەمان کاتە هەوڵی ئەوێ بدایە گەندەڵیەکان بۆ نمونە ئەو گەندەڵیانە خۆی چین. گەندەڵی چییە؟ خۆ گەندەڵی شتێک نییە کە تۆ بێ پێناسەیەکی بڵێن مەحدودی بۆ بکەیت. گەندەڵی چەندین ڕێک ئەگرێتەوە. ئەو سامانەی کە هەیە لە وڵاتە چۆن دابەش ئەکرێ؟ بەسەر چیا دابەش ئەکرێ؟ خانەنشینەکان چێن؟ ئەوانەی کە خانەنشینی کراون بەچی خانەنشینی کراون؟ تۆ ئێستا ئەڵێی قەردارم، قەرداری چەند قەرداری بە شێوەیەکی شەفاف ڕوونی بکەوە و قەرداریەکانت هیچین. خراپەیدارەدانی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسیەوە لەلایەن سیاسیا کاربەدەستەکانەوە و ڕانەگرتنی پەیوەندی سیاسیەکان لەگەڵ بەغدا و زۆر جار حساب نەکردن بۆیان وای کردووە قەیران لە دوای قەیران بۆ هاوڵاتیان و هەرێمی کوردستان دروست ببێت. یەک لە خاڵە هەلە سربیەکان کە لەناو هەرێمی کوردستان بوونی هەیە نەبوونی دامەزراوەیە. یعنی من زۆر بەڕاشکاوانە دەڵێم، زۆر بەڕاشکاوانە دەڵێم تکاکارم وڵات بە دامەزراوەی بکەن، کوردستان بە دامەزراوەی بکەن، هەتا ئێمە بەو شێوازە بین و وڵات نەکەین بە موسەساتی حاڵمان ئەو حاڵەیە. دووەم لە ناوخۆ، یعنی ئێستا ئێمە لە ناوخۆ پەرتەوازەینە. ئەو وەفدانەی کە ئەچن بۆ یعنی بۆ ئەچن مفاوەزات بکەن لەگەڵ حکوومەتی عێراق، ئەو وەفدانەی کە تعبیر لە هەموو دەنجی هەرێمی کوردستان بکەن. وەفدێکی حزبینە، وەفدێکی وەکو دەڵێ وەفدی حکوومینینە، وەفدێک نییە مەسەڵەن بڵین داواکاری خەڵکی کوردستانی پێبی، دەنجی هەرێمی کوردستانی پێبیتن. دووەم کە ئەچنە بەغدا ئەوانە داوای امتیازات ئەکەن، ناچن داوای مافی هەرێمی کوردستان بکەن. یعنی باشترین بەڵگەشتان بدەینێ. یعنی ئێستا کە مستەفا کاظمی هاتۆتە سەر خەت و داوای ئەوە دەکاتن کە حکوومەتی تەکنۆقڕات پێک بێتن، حکوومەتێکی کاتی پێک بێتن، داوای چی دەکاتن؟ ئەو وەزیرانی ئەوان پێداگری ئەکەن فڵان وەزیر بین تۆ فڵانە بینی تۆ دەبێ فڵانە دابدرێتن. بەهۆی کەمتەرخەمی دەسەڵاتدارانی حکومڕانی هەرێمی کوردستان لە ئیدارەدانی وڵات 4 مانگ لە ساڵی 2020 ڕۆشتونە تاوەکو ئێستا نەیانتوانیوە موچەی مانجی یەک دابەش بکەن، لە کاتێکدا بەرپرسان لە خۆشترین ژیان و گوزەران دەژین لەسەر حسابی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت. دەنگ و باسی بڕینی بودجە لەلایەن بەغداوە جارێکتر هاوڵاتیانی خستەوە ترس و دڵەڕاوچێ کە حکوومەتی هەرێم نەتوانێ موچەی فەرمانبەران دابین بکات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.